مێژووی خیانەتی پەدەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان. مێژوو پێمان دەڵێت پەدەکە هەمیشە لە بەرەی خیانەتدا بووە، بە جۆرێکی هێزێکی ئازادیخوازی کوردی نەماوە لە دژی شەڕی نەکرد بێت و هیچ دوژمنێکی کوردیش نەماوە لەگەڵیدا هاوپەیمان نەبوو بێت. ئەمەش خۆی لە زنجیرە تیرۆری سەرکردە شۆڕژگێڕەکانی کورد و دژایەتی شۆڕش و هاوسەنگەری دوژمناندا لە ڕۆژهەڵاتی کوردستانیشدا دەبینێتەوە. لە چەندەی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان عێراق ناسراو بە پەدەکە. لە هەر چوار پارتی کوردستان سەرمەشقی هێڵی خیانەت بوو و هیچ شێزێکی شۆڕژگێڕی و ئازادیخوازی کوردی نەماوە کە شەڕی لە دژ نەکرد بێت. ڕۆژ نیوز لەم دۆسیەیەدا چەردەیەک لە خیانەتەکانی پەدەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەخاتە ڕوو لە چلەکانی سەدەی ڕابردوو تا ئەم دواییە. لەسەر بنەمای لۆژیکی دوژمنەکەم دۆستمە شای ئێران هەموو جۆرە هاوکاریکی مادی و لۆجستی مەلا مستەفا و جوڵانەوەی ئەیلولی دەکرد دژی عێراق. عیسا پەشمان ئەندامی ساواک کە ڕێخەری پەیوەندیەکانی نێوان مەلا مستەفا و شای ئێران بووە لە کتێبەکەیدا بە ناوی تند باد حەوادث ڕەشەبای ڕووداوەکان دەڵێت بە فەرمانی شا چوومە لای مەلا مستەفا و پێم وت ئێمە ئامادەین یارمەتی کوردەکان بدەین بە 1000 تفەنگی بڕنە و 1 ملیۆن فیشەک و نزیکەی 300,000 تمەنی ئەو کاتە دژی عێراق. مەلا مستەفاش لە وەڵام داوتی من چ قازانجێک دەکەم بۆ یارمەتیان بدەیت. پەشمان لە کتێبەکەیدا دەڵێت ئەوەندەی من بارزانیم ناسیوە نە باوەڕی بەخۆی نە دەوروبەرەکەی نەدۆزی کوردیشە بووە، ئەوەی لای گرنگ بووە سوود و قازانجی مادی و ئابووری بووە. دوای واژۆکردنی ڕێکەوتنامەی جەزائیر لە 6 ئاداری ساڵی 1975 و بەستنی هاوپەیمانی محەممەد ڕەزا پەهلەوی شای ئێران و سەدام حوسێن کە ئەو کات جێگری سەرۆک کۆماری عێراق بوو، شای ئێران دەستبەرداری مەلا مستەفا دەبێت و هاوکاریەکانی ڕادەگرێت. بەمەش خۆری بارزانی ئاوا دەبێت و دوای 14 ڕۆژ مەلا مستەفا ئاش بەتاڵ دەکات و هەرێز بە جوڵانەوەی ئەیلول دەهێنێت. بەوتەی ئەیوب بارزانی برازای مەلا مستەفا و محەممەد عوسمان سیاسەتمەداری دیاری کورد کە خۆی شایەت حاڵ بووە لە دوای ڕێکەوتنامەی جەزائیر ئەو کات مەلا مستەفا لە کۆبوونەوەیەکدا بە شای ئێرانی وتووە ئێمە میلەتی تۆین، مادام ئەو ڕێکەوتنە قازانجی ئێرانی تێدایە کە دایکی ئێمەشە ئێمەش هیچمان لەسەر نییە، لەژێر فەرمانی تۆ داین و بڵێیت بمرێت دەمرین. هەروەها لە کتێبی خیانەتەکانی قیادە مۆقەتە بەنەتەوەی کورد کە لەلایەن عەبدوڵای حەسەن زادە و دکتۆر قاسم لۆوە نووسراوە وەها باس لەم قۆناغە کراوە. لێرەوە بوو کە سەرۆکاتی بارزانی یارمەتی دەوڵەتی کۆنەپەرست و نۆکەری ئیمپریالیزمی حەمەڕەزا شای لە جێگەی یارمەتی خەڵکی کوردستان دانا. لەبارەی پەیوەندی پەدەکە و شای ئێرانەوە تێیدا هاتووە شەرتی هەرە بنەڕەتی یارمەتی ڕژێمی حەمەڕەزا شا بە بارزانی و جوڵانەوەکەی ئەوە بوو کە ئەو سەرکردایەتی نەهێڵێت هیچ چەشنە بزوتنەوەیەک دژی ڕژێمی شای ئێران سەر هەڵدات و گوڵ بکە. هەر بەپێی یاداشتەکانی ئەو کتێبە دوای ئەو ڕێکەوتنە چەکدارانی پەدەکە بە فەرمانی شای ئێران هێرش دەکەنە سەر بارەگا سنووریەکانی حەزبی دیموکرات و دەیان پێچنەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان شان بە شانی سەرباز و جاشەکانی ڕژێم دەکەونە ڕاوەدونانی پێشمەرگەکانی حەزبی دیموکراتی کوردستانی ئێران. هەروەها بە فەرمانی مەلا مستەفا زنجیرە تیرۆرێک دەست پێ دەکەن دژی سەرکردە و شۆڕژگێڕە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. لە ساڵی 1979 دوای ڕوخانی دەسەڵاتی شاهەنشای پەهلەوی و هاتنە سەرتەختی کۆماریەکان بەڕابەرەتی خومەینی نەوەکانی مەلا مستەفا بارزانی کە ئەو کات قیادە مۆقەتەیان پێگێنا بوو دژی شا پاڵپشتی هاتنە سەرتەختی خومەینی دەکەن. مەسعود بارزانی لە هەمان ساڵدا دەچێتە پاریس و دیدارێک لەگەڵ خومەینیدا ئەنجام دەدا. لە دیدارەکەدا بەڵێنی پاڵپشتی و هاوپەیمانی پەدەکە لەگەڵ ڕژێمەکەی دووپات دەکاتەوە لە دژی دار و دەستەی شاو بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. فازڵ میرانی لە چاوپێکەوتنێکیدا لەو سەردەما لەگەڵ میدیای ئێران کە پێگەی فارسی بیتاوان بڵاوی کردوتەوە لەبارەی پەیوەندی پەدەکە و ڕژێمی خومەینیەوە دەڵێت ئێمە بەشێکین لە ئێران و ناهێڵین هیچ گورزێک بە دەسەڵاتەکەی بکەوێت. ئێمە ناتوانین ئەو فرسەت و خزمەتانی ڕژێمی ئێران لەبیر بکەین و ڕێگەش نادەین هیچ گورزێک بەر شۆڕشەکەی ئیمام خومەینی بکەوێت. بە گوێرەی پارچە ڤیدیۆیەکی ئەرشیفی سپای پاسداران کە چاوپێکەوتنەکە لەگەڵ فەرماندەیەکی پێشمەرگی قیادە مۆقەتەی پەدەکە جەخت لە هاوپەیمانی پەدەکە و ڕژێمی ئێران دەکات بۆ ڕاوەدونان و سەرکوتکردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە نێوان ساڵەکانی 1970 تا 1982. هەر لە کتێبی خیانەتەکانی قیادە مۆقەتە بەنەتەوەی کووردا هاتووە. چاکدارانی قیادە مۆقەتە هەر کات خۆیان بەلاواز دەزانی دەکەوتنە پاڕانەوە کە بەبێ دەستوری حەزبی دیموکرات ناجوڵێنەوە. بەڵام لە ساڵی 1970دا کاتێک ڕژێمی خومەینی بانگەوازی جیهادی دژی خەڵکی کوردستانی ئێراندا و هەڵسوڕێنەرانی قیادە مۆقەتە و چەکدارەکانی دار و دەستەی بارزانی وا تێگەیشتن
کە حەزبی دیموکرات کز بووە دەست بەجێ لە ناوچەی مەریوان شان بەشانی پازارانی ئێران بە گشت پێشمەرگەکانی حەزبی ئێمەدا چوون.